بەڕێزان ئامادەبووان بەخێربێن بۆ ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازاد بوون. ئەمڕۆ لێرە کۆبووینەتەوە بۆ یادی 39 ساڵەی کیمیابارانی گوندەکانی بالیسان و شێخوەسان، ئەو ناوچانەی کە ساڵێک پێش دەستپێکردنی شاڵاوەکانی ئەنفال لە 16 نیسانی 1970دا بۆ یەکەم جار لە دوای جەنگی جیهانی دووەمەوە چەکی کیمیاییان تیا تاقی کرایەوە. لەو تاوانەدا مرۆڤ و سروش پێکەوە خنکان و تەنها لە گوندی شێخوەسان زیاتر لە نیوەی خەڵکەکەی شەهید بوون. زۆریشیان بریندار بوون. کاتێک دەڵێن بۆ ئێمە هەموو ڕۆژێک یادی ئەنفالە، ئەمە تەنها دروشم نییە، بەڵکو ڕاستیەکی مێژووییە. ئەگەر سەیری ڕۆژژمێری خوێنایی ئەم نەتەوەیە بکەین دەبینین 22 شباط یادی ئەنفالی دۆڵی جافایەتی و شارباژێڕە، 23 ئازار یادی کیمیابارانی سێوسێنان و ئەنفالی قەرەداقە، 14 نیسان وەک هێمایەک بۆ یادی سەرانسەری ئەنفال دیاری کراوە. ئەمڕۆ 16 نیسان یادی کیمیابارانی بالیسان و شێخوەسانە. لە چەند ڕۆژی داهاتوو بە دیاریکراوی لە 3 ئازار یادی کیمیابارانی گوندەکانی گۆبتەپە و عەسکەرە کە بەهۆی و نزیکەی 200 کەس شەهید بوون. ئەنفال زنجیرەیەک پەلاماری سەربازی بوو. لە 22 شوباتی 1970 دەستی پێکرد و لە 6 ئەیلیلی 1970 لە ناوچەی بادینان کۆتایی هات. بۆیە ناکرێت هەموو چالاکیەکان لە ڕۆژێکدا قەتیس بکەین. ئەم زنجیرە پەلامارە هێشتا بۆ سەر کورد کۆتایی نەهاتووە. شەهیدبوونی غەزەل مەولانی بە هێرشی درۆنی دەوڵەتی ئێران سلمێنەری ئەو ڕاستیەیە کە کوشتار هەر بەردەوامە، تەنها ئامرازەکان و جەلادەکان گۆڕاون. شەهیدبوونی غەزەل نیشانیدا کە ئەنفال بۆ ئێمە تەنها یادەوەرێکی ڕابردوو نییە، بەڵکو برینێکی کراوەیە. بەداخەوە چەند نەخۆشخانەیەکی سلێمانیش دوور لە بنەماوە بەها مرۆییەکان ڕەفتاریان کرد و پێشێلکاری ڕێکەوتنامەکان و یاساکانی ناوخۆیان کرد کە پێویستە هەڵوەستەی لەسەر بکرێت و داوای بە سزاگەیاندنیان بکرێت. جێگەی داخێکی قوڵە کە نە لە هەرێمی کوردستان لە عێراق دادوەری ڕاگوزەری واتە العەدالە الئینتیقالیە جێبەجێ نەکرا. ئەمەش زەمینەی بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان خۆش کرد کە نەک هەر نەبنە پشتیوانی مافە یاسایەکانی کەسوکاری قوربانیان، بەڵکو بەکردەیی ببنە داڵدەدەری ئەو تۆمەتبارانەی ئەنفال کە لەلایەن دادگای باڵای تاوانەکانی عێراقەوە بە فەرمی فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو. ئەم هەڵوێستە پێشێلکاریەکی ڕوونی بنەماکانی یاسای نێودەوڵەتی و ڕێککەوتنامە جیهانەکانی تایبەت بە جینۆسایدە. بە پێی یاسا نێودەوڵەتیەکان تۆمەتباران و گومان لێکراوانی ئەو جۆرە تاوانانە هیچ جۆرە پارێزبەندیەکی یاسایی نایانگرێتەوە. هیچ دەسەڵاتێکی سیاسی کۆمەڵایەتی یان ئاینی تەنانەت بەرزترین ئاستی سەرۆکایەتی دەوڵەتیش مافی لێخۆشبوون یا سوکردنی سزای ئەو تۆمەتبارانەی نییە. ئێمە وەک وەفایەک بۆ قوربانیانی بالیسان و شێخوەسان، تەواوی شەهیدان و ئەنفالکراوان لە ساڵۆنی فکری ڕێکخراوی ئازادبوون کۆبووینەتەوە. بۆ ئەو مەبەستەش میوانداری توێژەر و وەرگێڕی بە ئەزمون مامۆستا محەممەد حەمەساڵحمان کردووە تاکو پێکەوە ئازار و یادەوەری کورد و ئەرمەن و گەلانی تریش ئاوێتەی یەک ببن. دەمانەوێت لە ڕێگەی ئەم دیالۆگە فکریەوە پرسی ئەنفال لە ڕووداوێکی لۆکاڵیەوە بەرەو پرسێکی جیهانی بەرین، لە گێڕانەوەی چیرۆکی ئازارەوە بەرەو تێڕامان هەنگاو بنین تا تێبگەین چۆن یادەوەری دەبێتە چەکێک بۆ بەرگری لە بوون، چۆن ئازارەکانمان لەگەڵ گەلانی تری ژێرستەم لە خاڵێکدا یەک دەگرنەوە. ئەنفال بۆ ئێمە تەنها ڕابردوو نییە، بەڵکو وانەیەکە بۆ داهاتوو تا ئەو کاتەی یادەوەریمان بە زیندوو بمێنێتەوە. سەری ڕێز و نەوازش بە قوربانیانی ئەنفال و کیمیاباران دادەنەوێنین. دووبارە بەخێر بێن.